بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ لا نووسراوێکی فەرمیدا کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی کردووە هۆشداری داوە لە بڵاوبوونەوەی نەخۆشی کوشندەی گواستراوە. لە ئەنجامی کەڵەکەبوونی زبڵ و خاشاک و ئەو پاشماوە جۆرا و جۆرانەی کە لە کۆڵان و شەقام و شوێنە گشتێکاندا باهۆی مانگرتنی کرێکارانی ژینگە پارێزەوە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا کۆبووەتەوە کە ڕۆژ بە ڕۆژیش کۆبوونەوەی پاشماوەی زبڵ و خاشاکەکان لە هەڵکشاندایە. کۆبوونەوەی ئەم زبڵ و خاشاکە ئەگەر چارەسەر نەکرێت بەم شێوازە بەردەوام بێ بێگومان مەترسی گەوری لێ ئەکرێەوە ئێمە ترسیۆمان هەیە بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی. خۆشبەختانە تا ئێستا هیچ نەخۆشیەک تۆمار نەکراوە، بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئێمە خەمی نەخۆین، چونکە نەخۆشی بڵاو بێتەوە لە شارێکی وەکو چەمچماڵ و دەوروبەریە کە ژمارەی زۆر دانیشتوان لەم سنوورەیە دانیشن. ڕەنگە کۆنتڕۆڵکردنی ئاسان نەبێەوە ئەو پارەی کە ئێستا پێویستە بدرێت بۆ کۆمپانیانە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاکە ڕەنگە 4 ئەوەش ئێمە دوای پارە سەرفکەین نەتوانین کۆنتڕۆڵی نەخۆشیەکەین. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ دەڵێت گەر لە ئایندەیەکی نزیکدا کێشەی موچە و شایستەدارایەکانی کرێکارانی ژینگە پارێز و شۆفێرانی کۆمپانیای شکار چارەسەر نەکرێت، ئەوە سنوورەکەیان ڕوبەڕووی کارەساتێکی گەورەی ژینگەیی و تەندروستی دەبێتەوە. بەهۆی مانگرتنەوە ڕێژەیەکی زۆر خۆڵ و خاشاک لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کۆبووەتەوە. ئەگەر بە زووی ئەم کێشەیە چارەسەر نەکرێت ڕوبەڕووی کارەساتێکی ژینگەیی گرفتێکی تەندروستی گەورە ئەبینەوە. ئێمە ڕۆژانە ناچار بووین بەهۆی مانگرتنی ئەوانەوە لە ڕێی ئامێرەکانی خۆمانەوە هەڵمەتی پاکردنەوەی شارەکە ئەنجام بدەین، بەڵام هێشتا ئەوەی کە ئێمە هەمانە کافی نییەوە، بەست نییە بۆ کۆکردنەوەی هەموو شار. داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بەرجدی بێنە سەر خەتا کارەساتێکی تەندروستی گەورە ڕووی نەداوە کێشەی ئەو کۆمپانیانە چارەسەر بکرێت و بۆ ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە. ئەمە دووبارە سەلمێنەری ئەو ڕاستەیە کە حکوومەت شارۆچکەی چەمچەماڵی بە تەواوەتی پشتگوێ خستووە، هیچ گرنگیەک بەم شارە نادا، گرنگی بە کێشە و مەعاناتی خەڵکی ئەم شارۆچکەیە نادا. لە کاتێکدا دەبوو هایلایف ژیانە خەڵکی ئەم ناوچەیە، لەبەر ئەوەی هەمووی ژێری خاکەکەمان غازی سروشتیە. داهاتێکی زۆرمان هەیە بۆ کوردستان و بۆم حکوومەتەی کە ئێستا ئەمان خێر و بێرەکەی خۆن و داهاتەکەی سەرچاوی شارەکەی ئێمەوە زۆرترین ژمارەی شەهید و ئەنفال و قوربانی و پێشمەرگەی دێرین و کەسی شۆڕژێرمان تێ ئەوە پاداشتی کە سوکاری شەهید و ئەنفال دەدەنەوە، بۆی کە شارەکەمان زبڵ دایپۆشیوە دوو لە ڕووی بینەران و بیسەران دەبێت و مانگا بە ناوەڕاست جادەکانە بڕۆین لە تاو زبڵ و خۆڵ و خاشاک. ماوەی زیاتر لە 15 ڕۆژە لە سنووری شارەوانی چەمچەماڵ و ژمارەیەک لە شارەوانی سنوورەکە باهۆی دواکەوتنی موچەکانیان بۆ ماوەی زیاتر لە 80 ڕۆژ کرێکاران و شۆفێرانی کۆمپانیای شکار کە ژمارەیان زیاتر لە 540 کرێکار و شۆفێرە مانیان لە کارەکانیان گرتووە و بەهۆیەوە زبڵ و خاشاکێکی زۆر لە کۆڵان و شەقام و شوێنە گشتەکانی قەزاکە و ناحیەکانی دەوروبەریدا کۆبووەتەوە. بەو هۆیەوە مەترسی کارەساتی ژینگەیی و تەندروستی لێ دەکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.